إيرا ناحية وفتيا بنادي تشا كاروخيا لناحية در سنوري ناحية خليك خلاص بديوي رانية دا بديوي عيسى كم كانوا نجاك بيتولى سنوري وان كوتايا كيتي إيرا زينيا جاني إيرا جاني شي زور سخطة جاني إيرا بفرج زور لأكوي كبفرج كود بفر بخوي سر مبصول شي زور ديني الصالانة أو صار جاكواي بزياد بهذا السنتاج استانوا بفرج باش باريا أو شيء ده فاضل رجع هذا سريع هذا بفرع والله من يخرنا بيتوزور أنا رواني مترش جات لي تود يسطا جاني عيوان داري جاني شيء قرصة بلام كزور قرصة زور خوشة زور مفتاحي من يككم لو كساني زور بعيوان داري ومفتاحي كحيوان ده هر زور عيواني كبي مر بي بزن بي رشولا ومانجا وشتان بن بخوي بانقك لما بخود دارنا هر کاتێک دقیقێک سعاتێک ئارەزوت لێبوو ئەتوانانی دەستەگەینە و بانخەی و شتێکی لێ ڕاشێشی و مەصرف ماڵمدار خۆت پێ بکەیت بەس ئەو کەسانێک کە نەتوانن بە ڕووماڵیاتێک شتێک ڕابگرن حتمما چەند هۆکارێکی هەنە هۆکاری یەکەمیان تەمبەڵیە تەمبەڵی بە دەرەجەیەک ڕووی لە خەڵکی مەکردیە لە عام لە هەموو خەڵکی وڵاتی ئێمە دوای ئەوەش بووەتە سەبەبی هەبوونی محاش لە خوای بەزیادبی لە خوای گەورە بەزیادبی محاش گەلک زۆر ئێستا خەڵک بە هەم محاش وەرەگریت بە هەم ئەجا کەمیان زۆر لە کیم هێتا زۆری هەیە وەرەگری ئەوەی کە بە زۆری وەرەگری هەر قەناعەتی پێ نییە ئەوەی کەمیش وەرەگری قەناعەتی پێ نییە جا بە حوکمی کە قەناعەت نەمایە یوانی ڕاگری گەلک مفتاحتری زۆر ئاسوودەتری زۆر خۆشترە بەڵام ژیانەکەی بەڕاستی سەختە بڵێن بەسێنایی نییە بەڵام کە لەگەڵش ڕاهاتی وەڵای خۆشە زۆر خۆشە نیحمەتی خۆیە بەخۆی لێرەمە بش عزم کردی تەمبەڵی دروست بووە ئەگەر نە هەر ئەو چوڵێ ئەو گەڵایی پاییزان لای ئاخیرمانجی هاوینێ ئەی بڕین و لەنە ئەو دارانەی داعنێن و 100 دانە 200 دانە گەڵی ئاوەک ئەو گەڵێکی ئێستا دیتەڵماندا ئەمە پێڵێن دێ نەکەڵ پێڵێ گەڵ گویدار ئەو شتانە کە خڕکەینەوە عیوانداری ئاسانە مەسەفی زۆر کمە بەس هاوینانەکە بتوانی ئیشەکەی بکەیت کە ئیشەکەت هاوینان نەکرد بە ناچاری دەری کاو جۆی لۆ بکڕیت باقەت کاو زۆر قورسە کاو زۆر گرانەکەوی تەنەکەی جوێ 5,000 6,000 تەنەکەی یعنی شیلۆی بڵێن 350 کیلۆ جوێی ئەتەنی 450,000 من بۆ خۆم کڕێتم تەنی بە 400,000 کار تقریبا جوێتی بە 4,500 لە دەوری 5,000 ئەوە لەو دەورانەیە والداتەکەی ئەڵێن بەقەد ناوی بەڵام والداتەکەی ئەبی لە مەسرفەکەی زیاتر بی ئەمن لێرەکانە شوارم خەریکی بزن بەخێوکردنم ڕاستی بزن بەخێوکردن ئیشێکی زۆر بە زەحمەتە
بەڵام هەندێکی بە زەحمەتشە بە ئیشەکەی مرتاحین بە ئیشەکەی مرتاحین نەخوای بە زیاد بیت بزن بەخێوکردن بە زۆری لەستانان بە زەحمەتە لەو وەختی کە باران و بەفرە باریت ئەو کاتی بە زەحمەتە ئەگە بەفر زۆر باریت دەبی کوتەشەی لۆ بکێشین و سینسڵۆی بدەینێ ئەو وەختی زۆری بە زەحمەتە ئەگەر نا لەخوای بە زیادبی بەو ئیشەی ڕازیمە لەخوای بە زیادبی ئیشەی خۆشە بەپێی حەیوانی بەپێی سەرت چەند سەرت هەنا ئەمە نزیکەی 150 سەرم هەیە 180 دێشم 80 دێم دەی پێ بوێ پێمەوێت لە بستانێ ڕۆژێ سێ زاری دەینێ بەیانیان و نیورانان و ئێوارانە دەینێ وەڵا چڵبێشە دەینێ و وەختێکە بەفرەکە دژ بیت و یان بارانەکە بە قەوەت بی ئەو کاتی کاوجێ دەینێ شکە چڵی پێ ناخڕێت لەبەر باران و بەفری چڵی پێ ناخڕێت زمان دەگەڵ دوولێوان بەرزتر لە قاندیلی نێود لەسەر گژنێوان کە دێم بۆ مێرگە درێژان ئەوەڵ لای دەبمێوان کە دێم بۆ مێرگە درێژان ئەوەڵ لای دەبمێوان زاگر بێی باوەیان بڵێ خۆ ئامادە بکەن تا دوکاران بخۆ ئەو کاتی کە ستانی پێشتر پێشی هەشتایەکان بڵێن لە دەوری پێنج و ئەوانە بەبیریتم ئێرە بەفرێکی یەکجار زۆر سووری ئەباری لە حەد بە دەربوو بەفری ئێرە ئێستاوە چەند ساڵە بەفر نەباریە ئەو ساڵەوەندە بەفرە بەو شێوەی باریێنە بەفرشی وها بە قووەت ناباری وان لێ بکات یعنی زۆر ئازیەتی بخۆی ناڕەحەت بین ئەگەر بەفر زۆر بباری بزانین حیوانێک ئازیەتی ئەخوات ناهێنین بەو شێوەی کاوجێ دەینێ لە ماڵێ کۆلشتر لێدانە بێڵایی لە نوانی کاوجێ دەینێت تا ڕۆژەشی دوو ڕۆژان ئەودا دێن بە سێ چوار نەفەران کوتەچی پێڵێنەوە ئەوە کوتەچی بەفرێ کوتەچی لۆ شێشین دێن دێشێ هەڵە دەینەوەی دێن بینەوە بەروبوومیە و بزنەی یەکەم جار بڵێن بەروبوومەکەی حیوانی مەعادەتەن زیاتر لە بارێدا ئازێل دەورمانجی دوو سێ هەندێک ساڵان جووا قەومی لە پاییزێشدا سیتر سەرەکە زێ کەمەک بەس زۆر نا بەروبوومەکە یەکەم جار کاری لێو پاشەکەوی جیسک و ئەو بەکەی خۆ جیسکەنێرەکەی لێ ئەفرۆشی بوارێ و وەڵاوە قەومی مێکەشی فرۆش ئەگەر پێویستت پێ بزووە ئەیفرۆشی وەکو گوتم بانقە ئەو هەیە ئەوجا ماستە شیرە بڵێ شیر و ماستە و پەنیرە مەیرێ لۆرە بەستەنها بەناشکردنی کوڵکەکەی سوودی نەمایە وەکو پێشان کوڵکەکەی زۆر سوودی هەبوو ئێستا سوودی نەمایە کوڵکەکەی مۆکەی ماست و شیرەکەشی وەڵا ئەوەی دوو ساڵە لێرە باستەرفەبی لە بڕکمیەوەی بڵێن سەفرەتی زۆر دێ خەڵک زۆر دێتە دەرێ ناڕێ وەرتی بۆتە سەیرانگای خۆشی لێ دروستکردنیا بێحەد خۆشە سەیرانگایەکانی نمونەنا خەڵکێکی گەلک زۆر ڕووتی ئەکا کە خەڵک زۆر ڕووتی ئەکرد وشتی لێ سەرفەبی ڕاستی ئەگەر حەوری لەبەر بی ئەو بەیانیان زۆر ئەستین دەوری سەعات هەفتی نیوەی هەڵەستین سڵوێ دەینێ کاوجێ دەینێ بەڵام ئەگەر بێت و ساماڵ بی جەوەکە زۆری سارد دەبی بە تایبەتێکە بزن یاوەز بی دەبی بە حکومی تاوە دەرێ بکەوی وەرجێ بکەوی هەتا بەرناوێ دەوێ بیتە سەعات 9 ئەو وەختی سڵوێ دەینێ لەنعیە وەرتێ ئێستا تقریبا ساردە و 15 ماڵان بزنیان مایە هەناوێکی نیان مایە هەموو بووینە پێشمەرگە و
بين معشخور لبرندك حيوانات كورك بخوايا وش صار بصالة الصال هي أجابيت بيشي كاري بين بيشي باشا الأخوة بزاد بكار ديسكان دفروشينو شير ما سكش بحكم ديسكان أبزان دا أبيت أبيت شتزا دفروشينو سكلا خلي مولاي ده جنب كيلا الشابي أما ديرا استانا سيماولين حيوانا هبي ديرا ما صمد سليم بابيتن أو بارس حيوان خويه وتلخواريا خوي بزيادي بارس حيوان شي باشا حيديني لو أم باشا أو زعما مش كل جوري مية مش هين بشي خوب هنا لخوي بزيادي أو مزاج شموتها لو بري حيواني سوليداتي أما سيماولين ديرا أجر زور مشاور بالنار حتى ما يدرس بالروجانا أتوانين بيكو بسين بدأت جمعي لباتي نفرق بسين بيو ما ندي بين ساكس سين فاقد دين عيواني مع دين عيواني مع عيواني ديكا بيكوي إيش كان هم بيكوا كين بدأت جمعي أجر لو كاتي هاتين سلوا له هالبدين لو دابنين بضي صحة سارية وارسيوني ولو كاتانا لو لا مغربي الرواد بروش الرواد في حالاتي هي أجر باران بي وباران شيء بقوة بي دبي دانك كي خردا بني لباليك لو أول بتواني باليك ذاتو بيخوا كقربو تريتي بلين باران زور بقوة نبو بفر نبو دان سلوى كيلو لنا تراشان دعنين بلندو لو هيك بتواني بقواتو بلديك دور بيبي فكويش مواصفاتي خوي هي أوزا ك ولي هاد زاني تيرين أخوة دوباره لوي دعني يوا بلام فير بوي لقرر هاتني أزانين بسندي تيري أخوة بسندي تيرين أخوة سندي له زين سكز زين قال حيواني ديت أجا بفر بيت ده بتسوي حيوان فيكو هالبدري ده بتسوي قال حيواني هالبدري أجا بفر براج نبيش الشنية أنا سكز زين كلا ده اشتاكا إيش حيواني ديني وبتماشتو أو رشي واردة هاتها يا الله